باش پێم بڵێن دەست پێ بکە کریەکار عەبدوڕەحمان عەبدوڵڵا کەریم ئەمڕۆ سەعات 3 لە بینایەکی چوارقات لای شیرینی تابان کەوتۆتە خوارەوە مالیدی 1986 خێزاندارە و ئەم قوربانیانە بەڕاستی من بە هەموو کەناڵەکان بڵێم بەردەوامە بێ و هۆکاری کەوتنە خوارەوەی ئەم جۆرە کرێکارانە هەر هەمووی ئەم قوربانیانە هۆکاری نەبوونی سەیفتیە نەبوونی پێداویستەکانی سەلامەتیە بۆ کرێکار ئەمەش سەرپەرشتیکاری کرێکار ئەندازیار لەسەر کار خاوەنکار لێبەر پرسیارە لەبەرەوە ئەم قوربانیانە بەڕێی من بەردەوامە بێ بەداخەوە ئێمە دەمێکە لە ڕێگەی کەناڵەکان و ئاگاداری خاوەنکارمان کردووە کە سەیفتی بۆ کرێکار دابین بکەن هیچ کرێکارێ بەبێ سەیفتی کار پێ مەکەن و خاوەنکار ئەرکی سەرشانێتی مهندیس ئەندازیاری سەپەرشتی کار ئەبێ کرێکار لە مەترسیەکانی شوێنی کار لە شوێنی کار لە مەترسیەکان کرێکار ئاگادار کاتەوە کاو شوێنێ و کاریلیەکان مەترسیانی هەیە بۆی کرێکار ئامادەکاری خۆی بک بۆ ئەوی نەبێتە قوربانی کار لەبەرەوە ئەم ڕووداوی ئەمڕۆ ئەم قوربانی کرێکارە کە کرێکارێکی گەنجە بەداخەوە بۆتە قوربانی کار و هۆکارەکەشی نەبوونی سەیفتی و پێداویستی سەلامەتی بۆ کارە ئەو کرێکارم مەڵێن لە هەواری شارە خەڵکی بارەی گەورەیە و مالدی 1986 بەڵێ کووردە وەستای لەبغا و ئەمڕۆ لەگەڵ وەستاکانی ڕەفیقیا ئیشی کردووە کەوتۆتە خوارەوە و ڕاستەوخۆ گیانی لەدەستاوە ئەتوانین بڵێنەوە لە 7 مانگی ڕابردووە ئەم 7 مانگی ئێمەتیان بەڕێزینە ئەوە 13 هەمین کرێکارە بێتە قوربانی کار بەڕاستی ینی ئامارێکی مەترسیدارە سزانەدرا بەهۆی نەبوونی مەرجەکانی سەلامەتی کارەوە وەکو خۆ باسکردەوە نزیکەی ئەو ئامارەتان لە بەدەستە کە کرێکار گیان لەدەستدا بۆ تا پێستا کە سزانەدراوە بەڵێ یەکەم بە بۆنەی سکاڵاوە ئێستام قوربانی ئێمە هەمانە ئەگەر خاوەنی کرێکارەکە خاوەنی قوربانیەکە سکاڵای نەبێت لەسەر خاوەنکارەکە بەڕاستی وەکو سندیکای هیچمان پێ ناکرێت ئەگەر سکاڵای هەبوو ئێمە وەکو سندیکا و دوو مەحامی وەکو حاکمی کار ئێمە ئەتوانین هەموو مافەکانی ئەم کرێکارەکە بۆتە قوربانی لە ڕێگەی یاساوە بۆ خزمەتی خێزانەکەی وەربگرین باشەکو خۆ دەڵی بە بەردەوام ساڵانان حاڵسانە دووبارە بێتەوە لەم بینە ڕۆڵی سندیگەی کرێکاران چیەوە چیتان کرد تا خۆ حاڵتانەکەم بێتەوە تەنها ئێمە نین ئەوە پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی کارەوە پەیوەستە بە دائیرەی زەمانەوە پەیوەستە بە سندیکاوە پەیوەستە ئەتوانین بڵین بە لیژنەکانی قایمقامێتەوە و هەموو ئەمانە ئەنج سندیکا هەمومان لایەنە یاسایەکانی پێگەهێنین ئەمە پەیوەستە بە سەربەخۆبوونی یاساوە و ئیجراعات لەگەڵ کۆمپانیەکانە ئیجراعات لەگەڵ کۆمپانیەکانە بێ حکوومەت بیکە ئەبێ داواکاری گشتی بێتە سەر خەت من چەند جار لە کەناڵەکانەوە داوام کردووە داواکاری گشتی بۆ ئەم جۆرە قوربانیانە بێتە سەر خەت بۆچی داواکاری گشتی بێتە سەرخەت بۆی ئەو کەیسانە بکەوێت بە کەیسێکی قانونی و لە ڕێگەی دادگا خۆیەوە جێبەجێ ببێ چونکە ئەمەی ئێستا هەیە ئەگەر بێت و خێزانەکە خۆیان سکاڵایان لەسەر خاوەنکارەکە نەبێ بەڕاستی سندیکای هیچ کارێکی پێ ناکرێت لەبەرەوە ئێمە داوا لە هەموو قوربانیەکانەکەینەوەی قوربانین ئەبێ لە زووترین کاتە سکاڵا لەسەر خاوەنکارەکە تۆمار بکەن ڕێگەی سندیکاوە باسمان کرد وتمانەوە لە 7 مانگە ئەمە 13 کرێکارە بێتە قوربانی مافی کرێکار بەڵە بە یاسایە بە یاسای هەفتاوێکی 87 و بە یاسای 35 2015 عێراقی هەیە و کرێکار ئەبێ عەقدی هەبێ کرێکارە بێ شوێنی ناخواردنی هەبێ کرێکارە بێ شوێنی سیاری بۆ دابیکەن بۆ هاتوچۆ کرێکارە بێ زەمانی هەبێ کرێکارە بێ مونچەکەی دیار بێ بەپی یاسای کار کە لە 285 تا 300 مونچەکەی کەمتر نەبێ و کرێکار نابێت دەرکرێکار ئەمانە هەمووی لە عەقدی کار و لە یاسای کارە دیاری کراوە بڵێ سپاس بۆیەوە پاڵا ئەحمەد